بەرزی قەدەکە بینێت چوومەدا و داوێ بۆ داوەت و هەڵفەرکە محەممەد مەڵگاوایە شلێر خانیشمان بووکە دەتگوت چوومە باشتێ ڕۆیوم بۆ دنیای دیکە لە میراوێ وەڕێ بووم زۆر بوو ئەو دادەخاکە ئەگەر عەزەم موستان بە دەوڵەتی سپاسی دەکە هەر بەڕێدا داتم دەنگم دڵنی دەلاوان تم بڕێکدا دەنیشم لەسەر سەرچاوەی چاوان لەسەر چاوێدا بەزیم گەرتەکەم دم و چاوان ئاوەکەی هێندە شار بوو وەک بوشێت بم لە تاوان ئاوەکەی هێندە سار بوو وەک بوشێت بم لە تاوان کانی سێویش قەدرێکە خاترەی لەبەر چاوە خاترێکی زۆر تاوە لە تاریخدا نووسراوە دەڵێن ساڵی 64 ڕوویداوە و ڕووداوە سەرتۆپی بەحسی خایی 70 نەفەر کوژراوە ببێ بە هاوار هاوار دەبڵێ بابم نەماوە دەخودایە هەڵی نەگری ئەو زوڵمە لە ڕۆژاوە بمرێ سەدامی بەحسی و قەت نەیمێنی ئەو ناوە قەت نەیمێنی ئەو ناوە خبرتيتي عليمة لم يزال دوات شقيمة قولين في ابدب راسيمة عليمة كتمعلمة قولين في ابدب راسيمة دنيا ببوي بوتيمة هل در قولي خماوم قتوا قولك بداوم قرجواني ملانا جوانان مشكا هندا سلاوم قرتاو كم لدواني دي ربي شير بسجد تاوم حتى كان جيب يادد وكبيرك بشتماوم هيا كان جيب يادد بيشقي توفى وتاوم تخبصيتي عليمة لم يزال دوات شقيمة قولي في دب راسيمة حليمة كتمعلمة قولي في دب راسيمة دنيا ببوي بوتيمة